سیستەمە یارمەتی دابینکردنی خواردن ئەدات بۆ خۆت و خێزانەکەت. هەموو کەسێک باخچەی نییە لە ماڵەوە بۆ چاندنی گوڵ یان بۆ ڕواندنی سەوزەوات. ئەم سیستەمە یارمەتی هەڵبژارنێکی باش ئەدات بۆ کشت و کاڵکردن بە ڕێگایەکی سەرکەوتوو و هەروە یارمەتی خەڵک ئەدات بۆ دۆزینەوە و دابینکردنی خواردنی تازە بە نرخێکی گونجاو یاخود بە نرخێکی کەمتر و تەندروستێکی باشتر. سۆندا بەکار مەهێنە بۆ بەفیڕۆدانی ئاو یاخود بۆ شنی سیارەکەت یان بۆ ئاویانی باخچەکەت. باشتر وایە سیستەمی چاندنی ڕووەک لە ناو سەتڵدا بەکار بهێنی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاو. ئەگەر تۆ ئەم سیستەمە بەکار بهێنی ئەوە دەتوانی داری بچووک لە ماڵەکەی خۆت و کۆمەڵگەکەت بڕوێنی. بۆ دروستکردنی ئەم سیستەمە پێویستمان بە چەند کەرەستەیەکە: مشار، درێڵ، نایلۆن، 2.5 گاڵۆن. هەنگاوی یەکەم پێویستە سەتڵەکە کوونکەین و پێویستمان بە دووکنی گەورەتر دەبێت بۆ کوپە پلاستیکیەکە و بۆ بۆریەکە. هەنگاوی دووەم ئەو ڕووەکەی دەمانەوێت لە سەتڵەکەدا دەیچێنین. لە کۆتاییدا پێویستمان بە زەرفێکی ڕەش دەبێت بۆ سەری سەتڵەکە. وەروەها بە بۆریەکی بچووک دوو سەتڵەکە ڕەب دەکەین بەیەکەوە بۆ ئاڵوگۆڕکردنی ئاو. سیستەمی چاندنی ڕووەک لە ناو سەتڵدا چەند گرنگێکی هەیە و دەتوانێت چارەسەری چەندین کێشە بکات لە ناو کۆمەڵگەکەماندا. یەکەم، سوودی ژینگەی. ئێمە پێویستە پارێزگاری لە ژینگەی دەوروبەرمان بکەین بۆ ئەوەی هەواکی پاکتر و تەندروستێکی باشترمان هەبێت. ئێمە ئەزانین کاتێک جوتیارەکانمان کشت و کاڵ ئەکەن مادەی کیمیایی بەکارهێنن بۆ خێراگەشەکردنی ڕۆک و سەوزەوات و ئەمەش ئەبێتە هۆی پیسکردنی ژینگە. مادە کیمیاییەکان ژینگە پیس ئەکەن و دەبنە هۆی تێکشکاندنی هاوسەنگی سروشت. کاتێک جوتیارەکان مادەی کیمیایی بەکارهێنن بۆ خێراگەشەکردنی ڕۆک، ئاوی بارانەوە ئەو مادە کیمیاییانە لە ناو کێڵگەکان و ئەگوازێتەوە بۆ ناو دەریاچەکان و تێکەڵی ئەبێت و ئەمەش ئەبێت هۆی پیسکردنی ئاو و دروستبوونی قەوزە. هەروە فرەدانی پلاستیک هۆکارێکی ترا بۆ پیسبوونی ژینگە و سەتڵیش بەشێکە لە پلاستیک. ئێمە ئەتوانین سەتڵەکان کۆ بکەینەوە بەکاری بێنین بۆ ئەم سیستەمە بچووکە. بەلایەنی کەمەوە دەتوانین بەشێکی ژینگە پاک بکەینەوە لە سەتڵ و پلاستیک. سیستەمی چاندنی ڕووەک لە ناو سەتڵدا دەتوانرێت لە سەربانی باڵەخانە و چێشتخانەکاندا بەکار بێت کە بەرزایەکی زۆریان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی. دووەم، تەندروستی مرۆڤ گرینگە. هەرکەس بەرپرسیارە لە پاراستنی تەندروستی خۆی. هەروەک ئاماژەمان پێکرد جوتیارەکان مادەی کیمیایی بەکاردێنن بۆ گشت و کاڵکردن. مادەی کیمیایی خراپە بۆ تەندروستی و هەروەها پێویستە دوورکەوینەوە لە خواردنی پێست چونکە دەبێتەوە هۆی نەخۆشی، بۆ نمونە نەخۆشی کۆلێرا کە نەخۆشیێکی درمە. بە گوێرەی سایتی WHO International Media Center توێژەران پێشبینیان کردووە ساڵانە 1.3 بۆ 4 ملیۆن حاڵەتی کۆلێرا هەبێت و 21,000 بۆ 143,000 حاڵەتی مردن لە جیهانە هەیە بەهۆی کۆلێرا. توشبوونی کۆلێرا بەهۆی خواردنی پیس یا بەهۆی خواردنەوەی ئاوی پیسە. بەڵام ئەگەر تۆ سیستەمی چاندنی ڕووەک لە سەتڵە لە ماڵەکەتە هەبێت ئەوە خواردنی تازە و تەندروستی هەیە. سێم، ئابووری. کۆمەڵگای ئێمە کێشەی ئابووری هەیە. بە هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیە بین. کشتوکاڵکردن کارێکی سەرەکیە لە وڵاتی ئەمە بەڵام پارێکی زۆری تێچێت. کاتێک جوتیارەکان کشتوکاڵەکەن دەبێت زەوی پێویستیان هەبێت بۆ کشتوکاڵکردن و هەروەها پێویستە بڕەپاری پێویستیان هەبێت بۆ کڕینی پێداویستەکانی کشتوکاڵ، بۆ نمونە ئامێری هەڵکۆڵەر. بە گوێرەی سایتی وێڵ ئەکسکەڤێتۆر پرایس یەکدانە لە ئامێری هەڵکۆڵەر $32,500 تێچێت. بەڵام لەبری ئەوە دەتوانن سیستەمی چاندنی ڕووەک لە سەتڵا بەکاربێنن بێ بەرامبەر یاخود بە پارەیەکی کەمتر دەتوانن خواردن بەدەست بێنن. ئەگەر هەر کەسێک هەوڵدا دروستی کات لە ماڵەکەیدا دەتوانێت پارە کۆکاتەوە و پێویست بەکڕینی خواردن لە دەرەوەی ماڵەوە ناکات. ئەگەر تۆ بەخشەی سەربانە هەبێت بۆ سێبەر بەدڵنیاییەوە سەوزەی تازەشت دەبێت و هەروەها دەتوانیت پارەیەکی کەمتر سەرف بکەیت بۆ کارەبا. بە گوێرەی سایتی ohmapartment.com مانگانە خەڵکی $30 بۆ $100 خەرجەکەن بۆ دابینکردنی کارەبا بۆ ماڵەکانیانە. بۆیە ئەگەر ئەم سیستەمە لە سەربانی ماڵەکەتە هەبێت ئەوە پارەیەکی کەمتر سەرفەکەیت لە هاوینە چونکە دەتوانێت کۆنتڕۆڵی پلەی مارکێت سیستەم دەتوانێت یارمەتی جوتیارەکان بدات بۆ کشتوکاڵکردن بە ڕێگایەکی ئاسانتر لەبەری ئەوەی جوتیارەکانمان کشتوکاڵ بکەن بە بەکارهێنانی زەوی. ئەمە ڕووبەرێکی زیاتر و پارێکی زیاتری پێویستە. جوتیارەکان دەتوانن سەتڵ بەکاربێنن بێ بەرامبەر یاخود بە پارەیەکی کەمتر. هەروەک دەزانین لە وڵاتی ئێمە جوتیارەکانمان تا ئێستا زەویەک بەکاردێن بۆ کشتوکاڵ. جوتیارەکان هەوڵ بدەن بۆ بەکارهێنانی سەتڵ ئەوە یارمەتی ئابووری دەدات بە تایبەتی بۆ کاتی ئێستا. جوتیارەکانمان زەوی بەکارهێن بۆ کشتوکاڵکردن دەبێت مادەی کیمیایی و پێداویستیەکانی تر بکڕن.
ئەمەش خراپەوە باری ئابووری و بۆ ژینگە. ئەگەر جوتیارەکانمان ئەم سیستەم بچووکە بەکاربێنن پێویست بە بەکارهێنانی مادەیەکی چۆن کشتوکاڵکردن لەسەر یارمەتی کۆمەڵگەی ئێمە دەدات. هەر یەکێک لە کۆمەڵگەی ئێمە بەرپرسە لە پاراستنی وڵاتەکەمان. با گەشە بە وڵاتەکەمان بدەینەوەی نوێ چاوەڕێی ئێمەیە. هەر یەکێک لە ئێمە ئەتوانێت چەند شتێک بکات بۆ وڵاتەکەمان. کشتوکاڵکردن لەسەر ئەتوانی یارمەتی چارەسەرکردنی چەند کێشەیەک بدا بە چەند ڕێگەیەک. هەروەکو پێشتر باسمان کرد ئەم سیستەمە ئەتوانێت چەند سوودێکی هەبێ بۆ کۆمەڵگاکەمان، بەڵام بەداخەوتە ئێستا ئەم سیستەمە لە کۆمەڵگەی ئێمە بەکار نهاتووە. ئەم پێویستە ئێمە بیر بکەینەوە کە ئەم سیستەمە بەکاربێنین. ئەگەر حکومەت هەوڵ بدا لە بڕیاردان لە بەکارهێنانی ئەم سیستەمە لەلایەن جوتیارەکانمانەوە، ئەوە ژیانی ئێمە ئاسانتر دەبێت. ئەگەر هەمومان هەوڵ بدەین لە بەکارهێنانی ئەم سیستەمە لە ماڵەکانماندا، ئەوە زۆر بەسوود دەبێت بۆ ژینگەکەمان. ئەتوانین ئەم سیستەمە لە هەموو شوێنێک بەکاربێنین. بۆ نمونە ئەتوانین ئەم سیستەمە بەکاربێنین لە شوێنی جگەرەکێشان لە IOIS بۆ کەمکردنەوەی ڕێژەی CO2 و ئەتوانین لە شوقەکانی گاردنستی بەکاری بێنین بۆ کۆنتڕۆڵکردنی پلەی گەرمی بۆ دانیشتوانەکەی. کشتوکاڵکردن لە سەدڵە سیستەمێکی بچووکە کە ئەتوانێت ژیانی ئێمە ئاسانتر بکات و هەروەها ئەم سیستەمە ئەتوانێت خواردن و سەوزەواتی تەندروست و تازەمان بداتێت. ئەم سیستەمە بەسوودە بۆ وڵاتەکەمان و بۆ ژینگەکەمان. ئەم سیستەمە ئەتوانێت ڕێژەی ئەو بارانەوە کەم کاتۆ کە لەگەڵ کیمیاییدا تێکەڵا و هەروەها بۆ کشتوکاڵکردن و بۆ تەندروستیش بەکاردێت و ئەتوانێت خواردنی تەندروستمان بداتێت بەبێت توشبوون بە نەخۆشی، کە خواردنی پیس و ئای پیس یەکێکن لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی. و لە کۆتاییدا ئەم سیستەمە ئەتوانێت یارمەتیباری ئابووریمان بدات. بۆ نمونە بۆ کڕینی خواردنەکانمان پێویستمان بە ڕێگایەکی دوور و سەخت نابێت. ئەم سیستەمە ئەتوانێت ڕێگا دوور و سەختەکانمان بۆ نزیکتر و ئاسانتر بکاتەوە.